دیارە لە لای هەموولامان ئاشکرایە کە وەزعێک ڕووی کردووە بە هۆی نەخۆشەکانی کۆرۆناوە کە لە کوردستانی ئێمەش وەکو بەڕێوەبەرەتی ئاوی دەوروبەری گەرمیان هەستاوین بە چڕکردنەوەی بیرەکانمان لە سنووری ئیدارەی گەرمیان کە لە گوندەکان نزیکەی 300 بیرمان هەیە و لە قەزا و ناحیەکان 160 بیرمان هەیە. توانیمانە لەم کات و ساتەدا بە داچوون بکەین بۆ کلۆر بۆ ئەوەی زیاتر احتیمام بدەین بە کلۆر بە بیرەکانمان بۆ ئەوەی هاوڵاتیانی دەڤەری گەرمیان سوودمەند بن لەو ئەوەی کە ئیخۆن بەهۆی ئەو نەخۆشیەوە. بەڕێوەبەرەتیەمان توانیوێتی تیمێکی تایبەت دروست بکات لە قەزا و ناحیەکان و لە سنووری بەڕێوەبەرەتیەکەمان بۆ ئەوەی بە دوواداچوون بکەین بۆ چۆنێتی بەکارهاوردنی کلۆر بۆ بیرەکان. لەم کەناڵە جەنابتانشەوە ئەوە ڕادەگەێنین هیوای تەندروستی بۆ هاوڵاتیان دەخوازین بە هیوای ئەوەین کە هیچ حاڵەکاتێک لە دەڤەرەکەمان ڕوو نەدا.